هەرێمی کوردستان لە دابینکردنی پێداویستەکانی ناوخۆ بە تایبەتی لە سێکتەری بیناسازی و تایبەتتر شیش و چیمەنتۆ قۆناغێکی باشی بڕیوە. ئێستا دەتوانین ئەم دوو کارستەیە پێداویستەکانی ناوخۆ پڕ بکەنەوە بە زیادەوە بەشێکی لە بازاڕەکانی ناوخۆ و هەندێکیان بۆ شارەکانی خوار و ناوڕاستی عێراقەنادا دەکرێت. ئەگەر بێت و ئێمە باڵەخانەیەک دروست بکەین ئێستا وەکو بناغا پێویستیمان بە شیش و چیمەنتۆ نابێت، بەڵکو هەر لە پێداویستی ناوخۆ لە بەرهەمی ناوخۆ دابینی دەکەین. بێت و باسی سێکتەری بیناسازی بکەین بە تایبەتی لە ڕووی بەرهەمهێنانی چیمەنتۆ. ئەگەر لە ساڵی 2016 وە سیر بکەین دەبینین تەنیا 5.2 تۆن چیمەنتۆمان بەرهەم هێناوە، بەڵام دەبینین لە 2017 ئاستەکە بەرز بۆتەوە بۆ 10 تۆن، زیاتر لە 10 تۆن، و 2018 هەم دیسان ئاستی بەرهەمهێنانی چیمەنتۆ لە هەرێمی کوردستان لە ڕێگەی کارگەکانەوە زیادی کردووە، گەیشتۆتە 13.5 و لە 2019 بامان شێوە زیادی کردووە. ینی ساڵ بە ساڵ دەبینین ئاستی بەرهەمهێنانی چیمەنتۆ لە هەرێمی کوردستان ڕۆ و زیاد بوونە بە گوێرەی ئەو داتانەی کە لە دەستەوە بەرهێنان و وەزارەتی بازرگانی دەستمان کەوتووە. لە 2020 14.7 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم هاتووە و لە 2020 گەیشتۆتە بەرزترین ئاست کە 15.5 بووە. و بە شێوەیەکی گشتیش گەر باسی بکەین بەرهەمهێنان ساڵانە توانای بەرهەمهێنانمان نزیکەی 20 ملیۆن و 500 هزار تۆن ساڵانەیە. یعنی هەرێمی کوردستان لە ڕووی بەرهەمهێنانی چیمەنتۆ لە ڕێگەی ئەو کارگانەی کە لە پارێزگا و ناوچەکانی هەرێمی کوردستان دامەزراون توانیویانە ئاستی بەرهەمهێنانی چیمەنتۆ لە هەرێمی کوردستان بەرز بکەنەوە. بەشێکی ئەو چیمەنتۆیەش وەکو باز دەکرێت کوالەتێکی باشە دەتوانن ڕکابەری چیمەنتۆی هاوردەکراوە بکەن. بە شێوەیەکی گشتی کارگەکانی چیمەنتۆ پێک دێن لە تاسوولجا کە ملیۆنێک و 798 هزار تۆن بەرهەم دێنێت و بازیان 2 ملیۆن و 455 تۆن و ماس 4 ملیۆن و 996 تۆن چیمەنتۆ بەرهەم دێنێت. دلتا 2 ملیۆن و 157 هزار تۆنە و گاسن 2 ملیۆن و 218 تۆنە و کارگەی کاریش 1.93 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم دێنێت. یعنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان تواندراوە کارگەیەکی زۆری چیمەنتۆ دابمەزرێنێت. هەروەکو باسم کرد هەرێمی کوردستان توانێت بەرهەمهێنانی چیمەنتۆ هەیە بە زیادەوە، بەشێکی بۆ بازاڕەکانی ناوەخۆ و بەشێکی دیکەشی هەناردەی خوار و ناوڕاستی عێراق دەکرێت و پلانی فراوانتر هەیە، کارگەی گەورەتر هەیە بۆ بەرهەمهێنانی کەرستەکانی بیناسازی بە تایبەتی لە شیش و چیمەنتۆ مۆڵەتیان پێدەدرێت و ئەمەش دەبێتە هۆی بژانەوەی بازار و ڕەخساندنی هەلیکارێکی زۆر کە تەنها لە سێکتەری چیمەنتۆ با بڵێن لە بواری بەرهەمهێنانی چیمەنتۆ زیاتر لە 2000 هەلیکار لەو بەشەدا ڕەخسێنراوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دکتۆر پشتیوان وەردەگرین. دکتۆر پشتیوان حەمەد سەعید بەڕێوەبەری گشتی شار و ناوچە پیشەسازیەکانە لە دەستەوە بەرهێنان. دکتۆر ئەم کاتت باش لە ئەمانەوە لەگەڵمان دەبێ بێگومان. دکتۆر ئەم کاتت باش سێکتەری بیناسازی بە تایبەتی لە بەرهەمهێنانی چیمەنتۆ قۆناغێکی باشی بڕیوە لە گرافیکەکەش باسم کرد. چ پلانێکی دیکەوە بەرهێنان هەیە بۆ ئەوەی ئەو سێکتەرە فراوانتر بێت بە شێوەیەکی گشتی لە سێکتەری بیناسازی؟ ئەم کاتەی بەڕێست و ئەم کاتەی بینەرانی بەڕێزی کوردستان 24 باش لە ڕاستیە ئێمە لە دەستەوە بەرهێنان کۆی و پرۆژانەی کە تا ئێستا بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 مۆڵەتیان وەرگردووە نزیکەی 1076 پرۆژەیە بە گوژمەی 65 میلیارد دینار بە سەرمایە 65 میلیارد دینار. لەم پرۆژانەش لەم 1076 پرۆژەیە 275 پرۆژەی پیشەسازین کە بە سەرمایە زیاتر لە 23 میلیارد دینار. لەناو ئەم پرۆژانەی کەتی پیشەسازی و بەرهێنانی شار لە ڕاستیە ئێمە لە گەورەترین پرۆژەکانمان پرۆژەکانی بواری بیناسازین بە تایبەتی شیش و چیمەنتۆ کە ئێمە ئەو پرۆژانی کە تا ئێستا کە لە دەستەوە بەرهێنان مۆڵەتیان وەرگرتووە کە بەڕێزیشت ئاماژە پێکردی 11 پرۆژەی گەورەی چیمەنتۆمان هەیە کە مانە مۆڵەتیان لە ئێمە بە فەرمی وەرگرتووە بەڵام هەمویان کار ناکەن. بە گوێرەی کەڵکی ئابووری ئەم 11 پرۆژەیە ئەگەر هەموو ئەم پرۆژانی کە مۆڵەتیان وەرگرتووە بکەونەکار لە ڕاستیە ئەوەی کە بەڕێزیشت باسی کرد زیاد لە 20 ملیۆن تەن چیمەنتۆی ساڵانە بەرهەمهێنن و سەرمایەکانیان زیاترە بێ لە 2 میلیارد و 800 ملیۆن دینار کە ئەمە سەرمایەکی گەورەی لەناو پرۆژەکانی وەبەرهێنانەوە نزیکی 2000 دەستی کار دەڕەخسێنن. بەڵام لە ڕاستیە ئەم پرۆژانەی ئێمە کە ئەم 11 پرۆژەی کە مۆڵەتیان وەرگرتووە هەمویان کار ناکەن
کە بەشێکی زۆری بەرهەمەکانیشیان بێگومان هەناردەکرێت چێتە دەرەوە ئەبنە لە ڕاستیان پاڵپشتێکی گەورن بۆ ئابووری هەرێمی کوردستان لە بەرەوەی بەشێکی زۆری بەرهەمەکانی هەناردەکرێت ئێمە هەمومان نەزانین ئێمە ئابووری ئێمە زیاتر پشتی بە هاوردە بەستۆرەوەی کە هەناردە بکە بەڵام خۆشبەختانە لەم دووبارە لە بواری 6 و لە بواری چیمەتۆشا ئێمە هەناردەمانەوە بەشێکی زۆری بەرهەمەکانمان نێرینە دەرەوە بە تایبەتی بازاڕەکانی ناوەڕاست و خاڵی بەران بەتەواوی پشت لە بەرهەمەکانی ئێمە بەستن لە چیمەتۆ و لە 6 ئەو پرۆژانەی کە ئێستا کارەکەن لە کۆی ئەم 11 پرۆژەی ئێمە 6 پرۆژەمان لە بەرهەمهێنان هەیەوەکو بەڕێزت باست کرد کە دابش بۆ بەسەر ئەولێر و سلێمانیەوە زۆرینیان لە پارێزگای سلێمانین ئەم پرۆژانەی کە ئێستا لە کارانە و چیمەتۆ بەرهەمهێنن لە پارێزگای ئەولێر ئێمە تەنها ئەو پرۆژەی کە پرۆژەی چیمەتۆی کار کە ئێستاکەیشەکان نزیکەی 2 ملیۆن و 600,000 تن ساڵانە بەرهەمەکەیەتی بە بژمەی تقریبا 400 ملیۆن دلار کە نزیکەی 80 دەستی کاری ڕەخسانووە و لە هەمان کاتە لە پارێزگای سلێمانیش و پرۆژەکانی ترمان چیمەتۆ کە کارەکان 5 پرۆژەکەی ترمان کە ینی بەشی زۆری بەرهەمی چیمەتۆ لەو کارگانە بەرهەمدێن کە بەڵێ دکتۆر لەبارەی مۆڵەتدانی وەبەرهێنان بەو کارگانەی کە تایبەتن بە بیناسازی کەرەستە بیناسازیەکان ینی وەکو باسم کرد ئێمە لە کەرەستەی بیناسازی شیش و چیمەتۆ قۆناغێکی باشمان بڕیەوە پێداویستی ناوخۆ پڕ دەکەینەوە بەڵام ئایا ئێوە وەکو ڕووماڵی ئەو پرۆژانە لە سێکتەری بیناسازی پێویستیمان بە چ کارگەیەکێ بۆی پشت بە هاوردە نەبەستین؟ بڵێ لە ڕاستیە وەکو باسم کرد ئێمە پرۆژەکانی وەبەرهێنان بە شێوەیەک لە شێوەکان جۆراجۆری تایە واتە هەموو پرۆژەکانمان لە یعنی تەرکیز نییە لەسەر بواری بۆ نمونە خانوبار ئێمە لە بواری کشت و کاڵیەوە لە پیشەسازی کشت و کاڵیەوە لە بواری خۆراکەوە خۆراکی جۆرە جۆرە لە بواری دکتۆر من بەبەستم کەرەستەی بیناسازیە تەنها لە کەرەستەی بیناسازی ئێمە پێویستیمان بە چ کارگەیەکەیە چ بەرهەمێکەیە جگە لە چیمەتۆ بڵێ لە ڕاستە ئێساکەمە وەکو وتم لەم دووبارە ئیکتیفامانەیەوە بەرهەمەکانشمان هەرداگەین بەڵام لە بواری پلاستیک شەکە یەکێکترە لە بەرهەمەکان کە لە بواری خاون و بەرە بەکارە ئێمە کۆمەڵێک پرۆژەی گەورەی پلاستیکمانەیە کە بەرهەمەکانیان خۆشبەختانە لە ناوخۆ بەکاردێن نتوانین هەناردەش بکرێ و لە هەمان کاتە لە بواری کێبڵ و کارەبا و لە بواری وایری کارەبا و لایەنی کارەباییەوە بێگومان کۆمەڵێک پرۆژەمانەیە لە پارێزگای سلێمانی و هەولێریشکە ئەمانە لە دۆوەکیش بە هەمان شێوە کە ئەمانە کۆمەڵێک پرۆژەی گرنگن کەرەسە سەرەتایەکانی بواری خانوبەرەمان بۆ دابینەکەن یعنی ئەتوانم تا ڕادەیەک بڵێم لە بواری خانوبەرە ئێمە ئەو پرۆژەکانمان و بەرهەمەکانمان لەو بوارەیە قابلی ئەوەن کە لە ڕاستیە هیچ بەرهەمێک هاوردە نەکرێ هەرچەند ئێستا کارگەکان لە ڕاستیە بەشێک هەنگلەی ئەوەیانەیە کە بەداخەوە ڕێگە درێ کۆمەڵێک بەرهەم هەناردە بکرێت تەنها لە ڕووی کوالیتیشەوە ناتوانێت منافسەی بەرهەمەکانی ناوخۆ بکە بۆیە ئەوان داواکاری ئەوەیانەیە ینی بەتابەتی لە بواری پلاستیک لە بواری کێبڵ و کارەبایات لە بواری ئەوە چیمەتۆ شیش کە ئەمانە لە ڕاستیە بەرهەمەکان ئەو بەرهەمانەی کە هەمانە هەمویان خاوەنی بڕوانامە نێودەوڵەتیەکان لە بواری کوالیتیاش هەمویان بە زۆری بڕوانامەی ئایزۆیانەیە تێست و ئەزمونەکرێن پێشەوەی بچنە بازارەوە کە لە ڕووی کوالیتیەوە لە ڕاستیە لە کوالیتێ باشەکانن لەبارەی پرۆژەی نوێی کەرەستەی بیناسازی هیچ پرۆژەیەک هەیە پەسەند کراوە لە دەستەوە بەرهێنان کە نوێ بێ تازە مۆڵەتی پێدرابێ یاخود پەسەند کرابێ بۆ مۆڵەتدان بڵێ لە ڕاستیە بڵێ ئێمە ئێستاکە نزیکەی 340 پرۆژە لە دەستەوە بەران پەسەندی وەرەگرتووە نام 340 پرۆژەشە بەشێکیان لە ڕاستیە پیشەسازی و ناو پیشەسازیەکەشە بڵێ کارگەی چیمەتۆتیایە بڵێ لە شیشیتایە و بەشێکی تر کەرەسەی بەرهەمی کەرەسەی بیناسازیاتە کە مۆڵەتیان وەرگرتووە ئێساکە لە قۆناغی عفو پەسەند کراون وێستا لە قۆناغی وەرگرتنی مۆڵەتان لە هەموو پارێزگاکانی کوردستانە بەڵام ئەبێ وەشمان بیر نەچێت لە ڕاستیە دەستەوە بەرهێنان چاویشی لەوەیە کە جۆرێک لە باڵانسە بێ لە نێوان و کارگانە هەیە واتە ئەبێ حسابێکەوە بکرێ ئێمە چەندمان بەرهەم پێویستە و چەندێک ئەتوانین بنێرینە دەرەوە بۆی فایز نەبێت لە بوارێکەوە بەرهەمێک نتوانین بازاڕی بۆ بدۆزینەوە یان بازاری ساختکردنەوەی بەرهەمەکەی بۆ بکەین ینی بەڵام لەگەڵەوەشە بڵێ پەسەندکردنی پرۆژەکان دەستەی و بەرهێنان بەردەوامە 340 پرۆژەمان ئێستاکە پەسەندکراوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر پشتیوان محەممەد سەعید بەڕێبەری گشتی شار و ناوچە پیشەسازەکان لە دەستەوە بەرهێنان سوپاس کە لە عەمان و لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان بوویت. سپاس بێ باش.